هەزاران دارخورما بوونەتە هێمایەکی نیشتیمانی بۆ عێراق کە بە درێژەی بیابانی حەجەر لە نزیک کەربەلا درێژ بوونەتەوە. ئێرە کەڵگەی فەدەکە و یەکێکە لە باخەکانی خورما لە پارێزگای کەربەلا، ڕوبەرەکەی نزیکەی 500 هێکتارە و هەزاران داری لە جۆرە جیاوازەکانی خورما لە خۆگرتووە. لە کۆی نزیکەی 30,000 دارخورما لە کەڵگەی فەدەک زیاتر لە 6,000یان بەرهەمیان هەیە. طبعا تعتبر نخلة التمر هي رمز وشموخ العراق، لذلك ارتئينا زراعة النخيل لإعادة ما كان عليه في السابق. دارخورما هێمای عێراق و جێی شانازیە. وڵاتەکەمان زیاتر لە 30 میلیۆن خورمای تێدایە. کێڵگەی فەدەک زیاتر لە 90 جۆر خورمای هەیە. خورمای ئەندەر باشترینە و سەرچاوەکەی عێراق و وڵاتانی نیمچە دوورگەی عەرەبیە. والعربية طبعا الأصناف العراقية تم جمعها من أغلب المحافظات العراقية وجعل مزرعة فدك بنك وراثي. هەرچەندە پێشبینی دەکرێت بەرهەمی ئەم ساڵی خورما لە فەدەک بگاتە 6 تۆن، ئەوەش 3 هێندە زیاترە بەراورد بە ساڵی ڕابردوو. بەڵام هەڕەشەی وشکە ساڵی دەستی گەیشتووە بە باخەکانی خورما و زیانی گەورەی لێداون. الجفاف اللي صار على المنطقة في بدرة وفي وشکە ساڵی ناوچەی بەدرە و عێراقی بەگشتی تووشی زیان کردووە، نەک بە تەنها لەو ناوچانە، بەڵکو کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ناوچە سنوورەکانیش کردووە. وشکە ساڵی ئەنجامی سیاسەتی وڵاتە دراوسەکانە کە ئاویان لە عێراق بڕیوە. الدول المجاورة بقطع المياه عن لە قەزای شەتولعەرەب لە پارێزگای بەسرا کە لە نزیک ڕووباری شەتولعەرەب هەڵکەوتووە، سەدان خێزان بژێویان لەسەر بەرهەمهێنانی خورمایە. موسا یەکێکە لە جوتیارەکان و نزیکەی 800 داری خورمای هەیە، بەڵام بەدەست کەمبارانی و وشکە ساڵیەوە دەناڵێنێت. كنا نسقي على مي السياح، يجي مي فيضانات، مي مطر تيجي. للرابردودا أو بارانشمان هبو بەدرە وەک دەریایەک بوو، بەڵام بەداخەوە بەهۆی کەمبارانی زەویەکە وردە وردە دەستی بە وشکبوون کردووە. البحر يعني مع الماء قامت من قلة الأمطار قامت تجف شوي شوي. بەهۆی جەنگی ئێران و عێراق ژمارەی دارخورمەکانی ناوچەی شەتولعەرەب لە 6 میلیۆنەوە بۆ 3 میلیۆن کەمیان کرد. هەرچەندە لە دوای ساڵی 2010 حکوومەتی عێراق بەرنامەیەکی بۆ پاراستنی دارخورمەکان ڕاگەیاند، بەڵام 8 ساڵە بەهۆی تەرخان نەکردنی بودجەوە ڕاگیراوە. خۆڵبارین و کەمبوونەوەی ئاو ڕۆڵیان هەیە لە ناوچوونی دارخورماکان، بەڵام پێویستە سیستمێک هەبێت بۆ دابەشکردنی ئاو کە هێشتا ئێمە کەرەستەی کشتوکاڵی سەرەتایی بەکاردەهێنین. هەناردەی خورما لە دوای نەوت دووەم بەرهەمە کە زۆرترین هەناردەی هەیە. بە پێیامارەکان عێراق لە 2021دا نزیکەی 600,000 تۆن خورمای هەناردە کردووە کە داهاتەکەی 120 میلیۆن دۆلار بووە.